ها كاك فتح ئەوە چیەوەتی سا تەماشای چ دەکەی ئەوە؟ ما خراپە تو زرای من برد ئەو کەنجی گەمەیە ئەو تو زراوە بالك لەفتە لۆ بالك لەفتە بابا ئەتو بە من نالێ ئەتو کەنجینێ واز لەو حاڵەی دێنی کەس واز لەو حاڵەمەی دێنی سەلامەت بێرێ وەڵڵا کورە غێر کوڕی شێمەی تەماشای چاوم لە کوڕی شێمەیە ئێوزە چییە؟ کوڕی شێمەیە شێمە یعنی چ؟ کورە ساحب مۆلیدەکە نییە هاتبوو لۆ پارەی قەردی مۆلیدەکەی دەیگۆ دووەرەقە تەزویریان دایتەمێن عادی فەتاحی ڕەحمەت لە بابت ئەوانە چ زوانن تەزویر چییە داخۆ چخوا گیرەک دایتیێ ئەو زە دوایە هاتیتەوە بچی بەگرتنی بدا سەلامەت بێرێ وەڵڵا کوراو کە ئەمر سوچم چییە؟ دێ لە من دەپرسی دەرێت تەزویری دایکە وەڵڵاهی قسەکت پێ بلێم عاجز نابی دەی بەو خودای مار پێتوە بدا خەتاوی مارەکەی نییە خەتاوی تووە دەبڕدەی خەتای منە ئەرێ وەڵە خەتاوی تووە باشە ئەدی ئەگەر هاتەوە ئێدە باشە ئەگەر سبەینێ هاتەوە یعنی چیان پێ دەڵێ ئەوە شێمە هاتەوە دەڵێم یاخوا بەخێر بێەوە ئەحواڵت کووە دە باشە هەر هاتیەوە سەر قسەکەی من داوەها ئێوە ئەدی چ ڕزگار مەسعەد نییە هات چی شێرم باکە تو ئاگال لە ئیشی خۆدیە تویشی کارەبای دەکەی ئەمن هەر بە چاوی فەتاحی تەماشای دەکەمێ باشەوە هەموو پارە پولی خۆی لەمە وەرنەگرت بەرێ وەڵڵای هەموو وەرگرتەوە لە مرنێ دەگەڕێ ئەو کابرایە السلام عليكم. السلام ورحمة الله ماما مسعد بخير بي. كمانديني بخير ماما مسعد سرچاوان. تبدي باب نات. بابم بخوي بابم كوب زر بهروا بزر بس برادر كان يدرين پیاوشی چاکە زەڕی کەسی نەبووە بەخۆی سەرش لێر پێیا دەبیتەوە دەبی لە ئاسایشی نەگیرابی شتە ئاسایشی چما مەسعەد ئەمە ئەو کەسانە نینە لە ئاسایش بژیرێن دوای ئاسایشیش پیاوی خۆی دەناسی بابی ویشم ئەو کەسە نییە لە ئاسایشی بژیرێ ئەم مەقسەدەوە نەتۆڕەوی ئەدێ مەقسەدت چ بوو؟ مەقسەدم وە بوو بڵێم خەبەر چی نەبوو ما مەسعەد هیچ خەبەری نەبوو ئینشاءالله ئەگە خەبەریشی هەبوو خەبەرەکە دەدەمێ باشە تو ئیشتە بوو هات بیۆمەنتیقەی چی شتە؟ نا وەڵڵا هەروە غەریبی بابتون وانم کردو گوتم بزانم ڕقم تەلەفۆنی خۆتم بدەین ئەگەر سەرش لێ پێیا بوو تەلەفۆن دەدەکەم باشە هیچ خەمت نەبی دەساوت خۆت دیاڵە ئیشت دەبوو سەرچاوان سەرهۆ دووساوم ئەمن ئەوەندە فکرم مشەوەشە ئەوەندە قەلقم لێ نەگەڕی دانیشم هەندەی دی فکرم مشەوەش بوو باشە فکری لۆ مشەوەش دەبی ئەتو پەکت بە منداری من کەتیە ئەتو خەمی برادەرەکەت بوو ئێستا دڵنیا بووی برادەرەکەتی چی لێ ناتیە باشە خەمە چی لە ئەمیری بخۆ خەمی چی لێ بخۆم چی لێ بکەم نەمهێ زێڕەکان بفرۆشی پارەم لە حسابی کۆمپانیای دەرینە والۆ جەماعەتی دزەکانم حاضر کردیە لەلایەک ئەمێن فکرم بشەوەشە چاوەڕێ سێ تەلەفۆنان تەلەفۆنێک لە جەنابی زابتی تەلەفۆنێک لە دزەکان تەلەفۆنێک لە ماڵی زولێ بزانم منداڵەکانم چیان بەسەر هات باشە و زابتەی برادەر لۆ تەلەفۆنە چی نەکرد هەر خەبەرە چی نەداما بزانین ئەوانەی اعترافیان کردیە نەکردیە چیان لە پارەی سیارەی کردیە دووەمینی وەی دەمەوێشتە چی بزانم باشە لۆ کوڕی من کەتیتە دەست ئەو دزانە لۆ ئەوانە کەتینە دەست پۆلیسی وەڵڵاهی ئەوەی ئەمن لێ بچم ئەوەی فکری لێ دەکەمەوە ئەو دووە چوینە ئەمیریان فرۆشتە دزەکان هەموو پارۆشتەکانیان لۆ خۆیان بردیە بە دزەکانیان گوتی ها ئەوە تەلەفۆنی داک و بابی لۆ خۆتان چتەکەن لەگەریان بکەن ئەمەش خوا حافیز ئەو های مەسەلەکە واللهی مەزندەکە زۆر تەواوە هەتا لێیان خوارد دوایش بەگرتنیاندا کە زانیان هیچیان پێ ناکرێ و دەردەکرێن لەگەر سدیقی هەستان و کاریان ئەوە تەلەفۆنە بەڵێ جەنابی زابت بەڵێ بەڵێ زۆر باشە دەست چاوتان خۆش بی ئیشەکی باشتان کردیە باشە دیشتی نوێ خەبەرێکی تازە دەربارەی ئەوان کو ئەمە ئەوە مەزانی بەڵێ زۆر مەمنون ماڵتان ئاوابی زۆر مەمنون دەرێ خەبەرە چ خۆشە ئینشاڵڵە باش دەبیت خەمت نەبی ئەمە دەرێمە تو خەمت نەبی ئەتو هەتوڕێی باشەوەلی هەتاکەی نێمەوەها بە عاجزی بە خەمباری دانیشتنە بە من نارێ ئەو سدیقەکەی نێ پەیدا دەبیتەوە ها
كورە دە سەبرت هەبی سەبر چ ئیشمان هەیە ئەوە دانیشتینە بەلکە پەیدا دەبی ئەوە تۆفیقیش هات بابزانین تۆفیق سوراغێکی نازانێت ئەرێ هیچ خەبەرێکی مامەسا سەدیقت نییە والله من هاتیمە بەنگۆ برێن بزانم ئەگوو ئەگە سۆراغەچی وی بزانم ترحێ كل بس سري خسوم قد باورناكم او صديقه بقريته کورا دەگەڕێتەوە ئەم دەزانسیە ئەمە سەدیقی چاک دەناسم ئەوە تووشی ئیشەکی خێر بووە داوەت و داوەتکاری ئەوە لە ئەسیریش دەگەرە من بوو ئەوەندە کەیفی بە قسە و سوالف و قسانە دەهات ئەوە دیارە کە تیتە ناو جەماعەتەکی خۆی بزر کردێ دێتەوە ئەوە ئەوەل زارێژۆکی هاتە کۆمپانیایی دری ئەوەندە خۆش بوو ئەوەندە خۆش بوو هەردەفری بەزۆکی ئەمیری دیت ڕاستێک و لێک ئەوەش هەموو لە نیوسەوانی ئەمریکا فەندی والله بابيت برندنا او اميرو كشنسي هو الانتفاضي اگر ببردستي منو علي بلاد كتبايا كور ما ذكرت هورت ما ذكرت هنزن ما ذكرت باش بمناري او اميرو كهبايت يا نبايت يا الناس هم تدوه درق لو اميري دي تو ساختي حتى بابرون دي بابرون كاك يا الله يا الله والله أم مسألة باب ميشي تعاطيك دايما خذ بطاقتك أخوة قوري إن شاء الله خبري دبي إن شاء الله دابا سەماندی من دەبا دانیشنەوە باشە دادەنشین دەو تەلەفۆنەتم دەی خۆم لە بیر چوات تەلەفۆنە چیلۆ ناهی دەی تەلەفۆنی خۆت نەمهینە لە بیر بگرێ جواب دو بشکە بابە سەدیقە دەی إن شاء الله دەی ئەلۆ ناهیدە باشی کچم ئەمیر دەرێدە ڕۆژیش دەبی ئاگای لە ستیقی بابت نییە و نەیدیتیە ئەتۆ خەبەرە لە چێ زانی تازە زابتەکە تەلەفۆنی لەگەر بابت کرد قسەمان لەگە ئەمیریش کرد ئەمیر سوندی دەخوا دەرێدە ڕۆژیش دەبی نەمریتیە ئێدا ئەلحەمدوللا زۆر مەمنون لەوە خەبەرەی سەرۆ و سوداد اعترافیان کردیە گوتیتیان دە ڕۆژیش دەبی ستیقی بابتیان نەدیتیە ئیشەڵاویش سەلامەت دەبی هیچی بەسەر نایە بەس پێم برێ ئەو کەنجی دەچنە دوی مەسەلەی ئەمیری کەنجنی ئەمیری لەدەست ئەوانە دەینەوە ئەوڕۆ دەچین کچم بەس خەمن نەبی ئەمیرە ها چاوی ترسایە جارە چیری ئەو کەتانە ناکە چاوترسێنی چ تۆبەی گورگ مەرگە ئەو بەس دۆمە ئازا بوو خۆل و خەرچینی ئەوها ئازا نەبوو خواب کە بابت ئەو جاری سەری هەر بداتەوە بێتەوە یەکسەر دەیدەینەوە بابت ئەو جەبا لەمە و دو ئەو نازم فیزی هەگری باشەدا بەس ئەتو بابە حسان ئاگەتان لە خۆتان بی نەسنە پێش لە دوورەوە ڕاوەستن خەمت نەبی کچم ئەتو ژاگات لە گەیلانی برات و خوشکت بی دەیخوا حافیز خوات لەگەڵ دەباشە ئەویش دڵنیا بوو ئەو ڕقم تەلەفۆنی مامە سعدی بدەمە مامە حسانی بزانم ئەو کابرایە چی دەوێت چێ دەزانێت تووشی ئەو هەموو چێشێ بین ها سەدیق ئەوەندە ساڵە بزر بوو پەیدا بۆ یاڵە پەیدا بیتەوە ئێستا دیار نییە تێگەیشتی لەلایەک ئەمیریان بردیە لەلایەک ئەمە لە ماڵی خۆمان ناتوانین استراحەت بکەین لەو حەدیقە و لەو حەدیقی لەو پارک و لەو پارچی خۆمان دەشارینەوە توخدا ئەوە وەزعمە تێداینە ناوەڵە وەزانێت چ بکەین ئەوەش لە سای سەری ئەمیرە فەندی ئەدی تەلەفۆنە بزانت چێ بەڵێ ئەلۆ باش مام حسان محەممەدە توی بابە ئەمن محەممەدم بەرە ئەوە دەمێ ڕقم تەلەفۆنی مامەسعدت دەمێ ئەو مامەسعد هەبوو بابی پەنیر فرۆش بوو لەناو پەنی فرۆشان برادری بابە سەدیقی بوو چی گوت ئەجە دەمێ ئەتوو تەلەفۆنش لەگەر بکەی بزانە چی دەوێ کوڕەکەی ڕقم تەلەفۆنەکەشت دەمێ لەکنما ئێدە باشە یەک دقە با ڕقەمەکەی بنووسم یەک دقە با چەندە گوتت 0 454 زۆر باشە دەباشە خوا حەفیز چ دەری ئەوە محەممەدە دەرێت سەلەبی هەیە کەونە برادری من و سەدیقیە دیارە دەیەوێت لە سەدیقی پرسی معلوماتێکی هەیە ڕقەمەکەی دەمێ ئێستا پەیوەندی پێ بکەم بزانم چ دەرێت جارێ وەختی نییە پەیوەندی پێوە مەکە آخر بەلکە معلوماتە چێ بوو شتە چی هەبوو لۆ پەیوەندی پێوە دەکەم لۆ چاوەڕێکە بزانین چ دەبی
دلێر باوە شەربەتەکانم هینە ئەوجا کە مامۆستا دەگەڕێتەوە لە قەبرە لەگەر باوم برایەکانم دەچنە مای دەست جیرانت ماما شەکە خلاص بووە بابا ماما سەدیق لە ژۆرێ دانیشتێ هاتەوە تخوا بەڕاستە ئەدی بەس ماما ئەو ماما سەدیقی باسیەکان زین چیەوە ئەو بابی محەممەد و ئامینەی دەستگیرانەوە تخوا بڕات ئەو مامۆستایە بڕێزە و بلیمەتە بابی ئامینەی دەرچوو ئەوەی باسییانە کرد ئەو باشە کوڕم ئەدی نادەگوتەوە بزر بووە ماما ئەمیش سەرم لەوەی سوورمایە کو مامەکانمی ناسیە کو باپیرمی ناسیە ئەو چەند ڕۆژە خۆ لە ماریوانە یاخۆ بەخێر بێ مامۆستا یاخۆ بەخێر بێ سەرڕۆحی من سەرچای من مامۆستا گەلک بەخێر بێ شاوەکارت ماز دەکەم بەزی احترامت هەیە مامۆستا ژیان بەڕاستی لە ڕاست زۆر شەرمەزارم چەند جارە دەمیست بێمە خزمەت زەنا بدیانگۆ لە بەغدایە جارە دیانگۆ لە ئەوراقی معاملاتی نازانم سیرشت وچووە بەڕاستی داوای لێ برن دەکەم ڕاست دەکەی کاکە دژمنت شەرمەزار بی ئەوی ڕاستی بی ئەمن نەدەگیرم ڕاست دەکەی لەبەرەوەی مەشغولی دەوائیر بووم و گەڕام و معاشم و سوزانم کە بوومە دوو ئەو شتانە یاخۆ بەخێر بێ ئەراکولین دەتوفەرمی بڕۆ ژۆرێ باش ئەمن خەریکی تەلەفۆنێکی دەبم لەگەڵ باش ئێستاات خۆتا وەرگرت دە باشە چاوت ماز دەکەم بەڵێ ماما تەلەفۆنەکەت کرد ئەوە ئێستا تەلەفۆنێکم بەس ئەتو ئەوەی بە من برێ ئەو مام سەدیقە لە چێ پەیدا بوو ئەتو مامە شێمەنی بابی محەممەد و ئامینەینی ئەو مامە سەدیقە لە چێ پەیدا بوو کاکە ئەمن لە هەموو جێ ئێستا بووی مەشێمە لە کۆڵالێ لە ناو خەڵکی ناو برادران ئەتوش لە شێمەی خۆت بەردەوام بەو حەقم نەبی ئەمینە جا ئەرێک کاکو محەممەد لۆ ناردەوە هەم کە قسەم لەگەڵ کرد لە ڕێ وا دەگاتەوە دەڵێم دەبێ ئەمن نەمرم جارش کە بابم ببینمەوە کچی خوا گەورە ئینشاءالله دێتەوە هەمومان پێشاد دەبینەوە السلام عليكم. عليكم السلام. باشي دا كون. عامل سوني. بخير بيو كاكا. باش نساكن هيدا خاكوي. سباس. الله زويتيني بو. بخير بيو. وبسلامة بيتكم. سباس ماما. عليكم الزانيو. زويتيني كوزاني عليك. أو دنجي تلفوني من استدمو. هذا تمان هي. الو. الو من ناهيدم. ناهيدا خان دليرة ما مستدليرة. ما مستدليرة توي. ئەگەر زەحمەتی محەممەد نادیتێ خبرێکی زۆر خۆشم پێ خبرێکی زۆر گەورە هەندی ئەو قەراتی خۆش خێر خەبەر پێیان برێ بابی محەممەد و ئامینەی ئەوە لە ماری مەیە مانە کوڕم ئەدیوانەوە خزم و کەسی خۆمانن هەمووی وەچی خماری خۆمانە نا فەرقی نییە ئەمنیش ئەو فترەی کە تەلەفۆنم لە بۆتان نەکرد خوا سەلامەت بێ ئاخر ڕقەمی گۆم لەکن نەبوو ها نانا قەیناکە ئەمن ڕقەمی گۆم لەکن نەبوو دەبی ببورن نا باشە شتەشکەت پێ دەێم پاشی قچەکی دیکە ئەمن و بابی دلێری و مامی و ئامۆزایەکانی هەموو لە بۆ کنەنگۆ دەین بەڕاست ئێرە باشە دە بەخێرێ دەوەچلی سەلامان بە حەیات یاڵە دەی چاوت ئەسعەد جێ بگرە بە گۆڕی بابی و هەردووکمان ئەو پارەیە کە لە بۆ تو هاتیە بابی محەممەدی ئاگەی لێ نییە ئەمن نردیتم دوو وەرەقە لە ناو تەزویر دەرچووە نە ئەمن ئاگام لێ بووە نە ئەویش بەس لۆ تعویز دەکەینەوە خەمن نەبی چاکە ئەتو بە خۆت دەزانی ئەو پارە تەزویرە ئەمن نەبم هەر چێبی داوا لەسەر تەزیل دەکە کاکە ئەوەی نییە تو شکایەتی لێ بکەیت ئەوە کابرایش تەنیایە بێ کەسە چاوەڕێ کە ئەمن پارەکە دەدەمەوە ئەتەکەینێ چاوەڕێکم چاوەڕێکم هەتا ئەو دێتەوە نا چاوەڕێ مەکە کاکە ئەسعەد هەر ئێستا بڕۆ کۆمپانیایەک لەوێ ئەمە تەلەفۆنیان لێ دەکەم با پارەکەت دەنێ ئەتوو پارەکەم دەدێ مەمنونتم سوپاست دەکەم چاوت ماز دەکەم باشە خواحافیز زۆر سوپاس بێمەوێن دەرێ زۆر سوپاس چێ بە تەلەفۆنی لۆم کرد بزانم ناهیدەیە بەڵام چ کرد ئەلۆ ناهیدەدایە توی تەلەفۆن لۆم کرد چ بابە سەدیق هاتەوە وەڵڵاهی خەبەرێکی خۆشە زۆر باشە باڵێ ئاگاتان لە خۆبی ئەو ئەمریش دەچم لەگەدا کرد محاولە چی دەکەین پارەی دەبن بەلکەم ئەمری براشت بەردەدەین باشە دایڵڵا خوا حافیز
خواحافظ. الو غفور سوني جيب بقر غفور استكابريك ديتك الناوي اسعده دو ورقه بدي لوقت خوي ببردي حفتا ورق كمان لبوهات دامانا كابراي دو ورقه مزوري تدابو مشكلة نية دو ورقه بدي بريك باشا ها خبرت شي خوشش بدمي او الحمد لله صديق فايدابه وهيج مشكلة ما نما الحمد لله كرا كيف خوشي أري والله زور خوشة دباشة خواحفظ دباشة خواحفظ ئێستا ئاگادار بن ئێمە بە هاوکاری پۆلیسی نێشتنی تاوان دەمانێت ئەو کارە ئەنجام بدەین دەمانێت ئەو سێ کەسە دەستگیر بکەین هەر کاتێکی شارەتم پێکردن سەرە کۆڵانەکان دەگرن باشە ئەتوش لەگەر من دەبی ئێستا فەرمو و بڵاو بن سەر کۆڵانەکان بگرن خبرك خوش شيخ صديق بيدا بو خبر اري والله صديق لا والله اوك احسن تليفوني كرغوتي با ولي لقيت توفيقي بيننا توفيق ايه عملوا توفيق بسينا ليه ده بطل فيليماتو السلام عليكم سلام بخيرات دلي حصالي حفتا كان وشي دسوما السينماي بطل فيلم ده دستيان ذكر بدم بقلي غانو قوراني قلت كاكا اوي استا اما في تمالو ده بالضبط وشي فيلم هندي بيدا بيتو يعني بطلكاتي تو هدي كاك صديق بابي اميري ايه هدي كرشي هبو نامي محمد لو تسمع لجنك يدوا مش داري هبو والله نازل بس محمد كوريا ديار لجنك يدوا والله من نازمو ايه اتو تشي امن صاحب وليده كما دورة قشم قردان راز دكي اواك احسان باسك قوتي او دورقي نزم تزوير ايش بدي يقول بلي تزوير كاك والله دورقي نكرم ده انا قلت بيدو قلت لك التزوير بي كره بابا ايتو تزوير بيتو ايمانا انا ايما تواوا هذا سلسله وعفيز وخيرسي دابا زون دخلي خود با او عزيز لو خد كره لقله شارلو من جنا كري قربان ما من لو ذكرم قربان دم ده جان من لو ذكرم ده برتم اوها باشا ده يقول يعني والله زور زوان هلا خد بخفتا داي
ئەو بازارتان گەرمە درەنگە خۆ عازرتان نەبووین ئەو عازر نەبووین حازرین کوڕمەڵە یاڵا ئەمش عازرم دەی زوو بوەرن دەی زوو بۆ انتزارتانەکەم باش خەسن کچم خوڕم حازرکەن و باڕەن خۆ تاکۆکەنەوە خدر فتا هەموو قۆز و زانەوە چیەوە بە تەماچی دەڕۆم دەچمە خارج هۆکارچێ دەچێ خارج کاکە تو کو ناچم ئەدی زولەی ببینم لەگە شێمەی بێ و بچنەوە قۆلیان ناو قۆلی یەک بین چ قەیدە دەبا بچنەوە کو بچر کووەدی نازانی شێمەوە دێتەوە ها نەمرد بوو؟ نەمرد بوو پشتێ هەفتڕۆحا وەڵا بام پشتێ هەفتڕۆحا دنیا خراپ گوتیان مردی لە بابە مردنی چەوە دەمریتن کو چاوم بەرایی دەدا ئەوەی ببینم ها برم چ ئەدی هاوکە پەیدا دەبی هاوکە ئەدی چ لەومانەی دەکەی و خانێت ئەو ماڵە باب بمینێ لۆ دەکرێدەم ئەگە بەکرێت چوو بەکرێدا دێگەیشتی دە باشە پارەکەش لۆ دەمێنێ بە حەسەنیش بلێ ئەگە هاسبێ دەبێ حاڵ مەسەلە چێو هابوو خەمن نەی پێ باشە ئەو هەنینەوە لەولایەنە وەڵڵا هینا لەولایەنە باکە پێ بەولایە دادێن بەولایە دادێن ئەو هاتن هەردی هەونەوان هەوە سەمەد ئەوە چیەوە؟ السلام عليكم بابا جردنمان ئازاکە ئازامە بووینە قزم لەگەریەکی سەبارەت بە دلێری کوڕەزام گردنی خۆشتان ئازاری مهمەوەیە ئاش بووینەوە هەموو بەیەکتر شاد بووینەوە ئەوە مهمە فەرمو کاک شێمە فەرمو زاوی شەی سەمەد بەڵێ چێوەلەوە عاجزی بیر لە چ دەکەیەوە ئەو ئەمیریشە لە کۆر بۆوە ئەمە شەرمەزاری سەدیقیمە ئەو پیاوە چەند لە مێژ هاتیتەوە ئەمە لەسەر ماڵ و ملچیوی دانیشتنە دەخۆین دەکەین هەتا ئێستا نەمان گوتیا کاکە وەرە ئەوە حەقتە ئەمە زەمیر مرتاح نییە ئەمن حەز دەکەم ئەگەر تو ڕازی بی ماڵ و ملکەکەی خۆی هەمووی لۆی بگەڕێنینەوە نفوسیتی ئەوراقیتی مستەدەداتی چگەیە هەمووی بدەینەوە ئەوە یەک ئەو خانشمان کڕیە لە بۆ خۆمان ئەو خانەی تەریشتیشمان حەزم لێ لەگوێ بکڕم بەڕاستی بەوەی ئەگە قەرەبووی بکەینەوە هەتا ئێستا خێر و خێراتیمان خواردی ئەمە ئەتو چ دەرەی لۆ ناچقەیدی ئەمش پێم خۆشە هەموو شت بە حەق ئەویش کاتی خۆی ماندی بووە بەزان مەرجەکەم هەیە مەردی چ مەرجەکەم ئەوەیە بچی ئەمیری کوڕم بەردا و ناهی دەش بگەڕێتەوە ماری وەڵی لۆ ئەمیری بە من و بەوی حەولەکی زۆری لۆ دەین مەحامێکی باشی لۆ دەگرین بە کەفالەت جارێ موەقەت بەریدەن بزانین دوایە مەحکەمە چ دەکا بەڵام مەسەلەی ناهیدەی گرانتی نادەمێ توکە لە ئەول و لە ئاخری ئەو لەگەرە تو دانووی نەکوڵایە بابیشی هاتەوە ئێستا خەنی بووە لەگەر بابی خۆی دادەنیشیەوە چت گۆ
زليخان أو الشيبة أو عاتو أو دلقان وابو والله وادا يوا أتوكو كوريتي ديتو تمخشي يقول ميمونة أبيو تسمع خالد يو تابتدين باشا هذا الشربة خواردنا واش بودو خوشي بودو خوشي دي خوينا إن شاء الله خوا خوش ما لتيك نادا يا ربي بخير توبابت أمركم على جنابت كامل سيدان اشتديكم براستي أما وتيتو هاتيوا أما دل ما مرتاحنا شر مزالتو حزمان كيت أو حقوقي جنابت هم اللي بقرين أوتا تسملكم مالت هي تسن سندات هي تسنشت هي أويك عائلتها هم بزيادة ددينو فرمو أويك دوام مبلغك فارش ملود لسر حسابي بانكي دانا دزان يستهي سل رسمية بارت بيوستا سيام شت أمن أو خانيم كريا خانيكي تنشتيشم لبوتو دانا بكرم حزدكم أو براياتي من هرب مني مالي دنياي هسنية تلشي دستا أو روهيت السبينيتت أو رونيت السبيهيتت تيجيشتي نابي خلق بمالي دنياي مغرور بي كس لك خوي نابا لبرهندي حزدكم وكو زاران كو برابون براتي من بردوان بي زۆر سپاس دەکەم بەڕاستی کاک ئەحسان ئەمن ئێستا نازانم لە خۆشیان لە چەند دەرێ ڕادەست پێ بکەم ئەمن ئێستاوا هەز دەکەم ئەمن تازە ژیانی دەست پێ دەکەمەوە تازە لە دایک بوویمە و ئەمن وا هەز دەکەم ئەو ملک و ماڵی من کە هاتیتەوە دەستم ئەوجە ئێستاوا هەز دەکەم کە لە دەستەشی زۆر ئەمین بووە و ئیشتان پێ کردێ و زیادتان کردێ و کەمتان نەکردیە ئەمن نازانم بەڕاستی کو تعبیر کەم خۆشیەکەم و ناخۆشیەکەی چەند ساڵیشم کو تعبیر کەم بەڵام ئەرمەندە دەتانم برێم خدا ئەمسالت زۆر کە و تەمەنا دەکەم هەموو برادرک ئەو وەفایە کە جەنابەت بەرامبەر بە منی کرد هەموو برادرک ئەو وەفایە هەبی بەرامبەر بە برادری خۆی بەڕاستی وەصف ناکرێ ئەم سوپاسان دەکەم سوپاسی ناوی حەق خۆتە بەڵام یەک شتێ لە گۆڕی حەز دەکەم پێکەوە حەلیکەین مەسەلەی ئەمیری بەخۆ دەزانی ئەمیرەوە جیرایە ئەمیر کوڕی تووە کوڕی منیشە ئەوە 20 ساڵ ئەمن بەخێوی دەکەم تێگەیشتی منداڵ بوو بستەک منداڵ بوو ئەمن گەورەم کردیە ڕاستە کوڕێکی سەرچێش و بێعەقڵ و شێتە خراپە ئێستا دەبی خەمەکی لێ بخۆن بە هوردوکمان برتی دەکنی برتی نەکنی برتی بلێت کاکە ئەگەر تۆ عاقڵ دەبی پیاو دەبی ئەوە محاولە دەکەن بەرد دەدەین ئەگەنا لە سزن بڕزێەوە ئەتۆ ڕێیت چییە؟ وەڵڵاهی کاک ئەحسان ئەمن نازانم دەبی ئەو منداڵە تەعدیب بکرێ دەبی تێگەیشتی چووکە زۆر بێ ئەدەب بوو بەڵام لێر و کانە ئەمیش وا فکر دەکەمەوە دەرێم ئەوە لە دەرەی سجن بوو ئەو برادرە بەڕەڵایانەی هەبوو باشە ئەدی ئەگەر ئەوە لە ناو سزن تەعارفی لەگەم مەجموعەکی دیکە کرد زۆر لەوانە خراتر هەینێ چەندی بە چەند ناوەڵڵا ئەمش لەبەرەوەی 100% لەگەرتم دەستم لە ناو دەستە دەنێم سبەینێکە جەنابەت سعات چەند تەلەفۆنم لۆ دەکەی ئەمن ئامادەمە بچین سەردانی بکەین و بەشک و بەری دەدەین والله سوداد بزانە تووشی چت کردیم والله ئەمن ئافتەشکە خۆم نەشم والله ئەسپێش دەباخۆ ئەسپێ ئەتو چت بوو ئەم ئەو ئەمینەت کردە برادری منها چیشمانە ئیشەی بۆڵا ئیشی پێشیش کە پارێ پێکرد ئەوە برادر بوو پێکردەوە ئیش بوو ها نایش نەبوو دەزانە مەلعام پێتیزی نییە هەدێگە تو نەبوو لەسەر کورسی دانیشت و خۆت دەسوڕان و داهاتووی دەچووی بەس مەوعیدی خواردن و خواردنەوە و پیاسە و جێگات کردادەنا پارە چاوی کۆرەکردن هەندە بە تەماع بووین حەزمان لەو پارەی بوو ئەوە مەسیرمانە باشە ئەدەیەوە لۆ چووشی دەت
خواردنەوە دەخواردەوە هیچ عیبت نەبوو ها لۆ ئەمیر بەبوو ماجین باشە بزانم قسەی چەند گەورەیە والله ئەوە ساعبی خزم کەسە ئەوە ساعب خزم کەسە ئەگەر بەریان نەدا ئەمت نازانم باشە هەی ئارچا خەتۆمەتی نایەکوانە ئەمە تووشی سیزن کرد تێگەیشت ئێستاس خەتای منەوە نییە هەری خەتای منە ئەدی برادەکەم ئەوە شورتە دێ ئامە خۆت پێی بێ کاچی من ئەوە شورتە هاتووە خۆمە بێزاری ئەدی برادەکەم کات شورتە هەزە برادەکەی تون بردە محکەمەی مادەی 422 لەسەر ئیسپات بوو حکومە چییە؟ حکومە 10 ساڵیان 15 ساڵ دەژیەوە حاکم دەزانی ئەدی ئەمە ئەم خۆش لەوانێ هەرە حکومەتان هەبی کاکە والله ئەمە گوناحمانێ ئەمە دەچوونە تورکیا لە ڕێجی لاین نازانم من نییە حاکم دەزانی ئەمیر مازە تاتیا مازەی من بەرێ فەرمو ئاوەجان بخێرێ جەبدە ئەمیر ئەمن ئەوە هەموو ئەوراق و مستەنەداتەکانی خۆمەرگرتەوە ئەوە هەموو تاپۆیەکانە باش تێگەیشتی ئەتوش ئەمیر پیاو دەبی پیاو بە پیاو نابی دەبی هەتا هەردوو چاوت دەردێ لێرە بی تا وعد پیاو دەبم بە قورعان گۆ بەس لێرە دەربێن ئەگە پیاو دەبم بمێنەوە ژۆرێ کاکە ئاخر شەرت نییە ئەمر بەتەنێ عەفوت کەم و لێرە دەرت بینم ئەتو ئەو کابرایە کاگە ئەحسان دەزانی چەند لەگەرە توماندی بوو لە منداری ڕائەتوی گەورە کرد هەزار ناز و فیزی توی هەڵگرت ئەوە ڕازی نەبی معنە ئەمیش ڕازی نەبی بەڵام ئەگەر بەڵێن بدەی لەسەر دەستی بیشو تێگەیشتی جارێکی دیکە بەبێ پیاوەکی نمونەی ئەوە بە هەردووکمان لەوانەیە حەولەکە لێ بدەین و نێلین لێرە بمینێت وعد بی لەسەر دەستینگو ئەگەر نەگومە پیاو بمینەوە ژۆرێ بابەجان کورە ئەمیر بابە حەسەن قوربانت دەبم ئەمیر ئەمن هەموو شتێکی قانونیم لەگە تو پێ دەکرێت بەس ئەتو لەگە من هیچت پێ ناکرێت خوا دەزانی زەڕەک پێت خوارکەوە ئەوە کاگەسان شاهد تاڵ با شاهد تێگەیشت وعد چی خراپە لەگەرت دەکەمێنێ بەسەر چاو بابەجان ئەوەی ئەم کردم ئەتوونێکێ بە قوربانت دەبم دەشتێکم لۆ بکەن ئەوە ئەتوی دەپاڕێەوە ئەوە ئەتوی پێم درێ بابەی ئەحسان کوڕم ئەتوو ئەوەندە بووی ئەمن ئەتوم کردە ئەو پیاوە ئەو پیاوە جوانە ماڵ و مولکم لە من دەستت دانا کۆمپانی من لە من دەستت دانا بە کەیف خۆ سەفەرت دەکرد زرت و فڕت چەند ئینسانی بێکەلک و توڕاهات هەبوو لە دۆرە پشتی خۆت خەڵ کردەوە وەجێ قسەکم لەگەر دەکرێت دەتگۆ پیرەمێدێتیە من لەبەر داکرد قسەم نەدەکرد هەموو شتێکم لەگەر تو پێ دەکرا بەڵام ئەتوو وەچی کوڕیمی لە منزلی کوڕیمی چکەم لەو 20 ساڵە تو بەخێو دەکەم ئەمن دڵی من وهانیە وەچی تو نیمە ئینشاڵڵا لەگەر بابێت ئەگەر پیاوی وەچی ئەو گۆتی عاقڵ بی پیاو بی تەنبێبی کاکێ دەری خزمەتی بابت بکەیت ئەوە سبێنێ زوو ئینشاءڵڵا دەچین مەحامی باشی لۆ دەگرین دەبدەین وعد بدەی بگۆڕێن بەس ئەم گۆشتەکم لۆ بکەن ئەلێرە دەرم بینن وەڵڵی تەواو پیاو دەبم تاوا وعدی دا ئەگە وعد نەدەم خۆی سەر دەکە بڕۆ پیاو وعد باشە ئەوە جاڵەکانە وەڵا هاسودا دیتن کورخۆ ئەمیر ئەوە دەبێت بۆ وفاقی 20 ساڵە مەلە گەرمینە عمری خۆمان لەسەردانا ئەوە دەلەکەم باری باسی مەی نەکرد ئەمرت دەمێنێ ئەمیرەرێ وەڵا ئەو بابەشی لە دەرێ دەیدەتان یەک قسێ بەرامبەرمە بکە ئێستا جێمان دێنێت توڕەهات ئەگەر لێ باشە بابرزینەوە بابرزینەوە ئەمە بسەر ساڵی مەترسیە بابەت ئەو صدیقیش عليكم عليكم السلام والخير بي سرساو كولي كوي بجي سلامت بيت ولي بالنسبة خوم همو بەڵێنەکانی خۆم لە بۆ تو جێبەجێ کرد یەک تەواو مەزبوط هەمووی مەزبوطە ئەوەلەن ئەوە ژنەکە تینا پیرۆز مەمنونتم سپاس دەکەم دووەمین شت ئەو خانیەشم بەناو کردی وەبی تێیدا بژین لە کۆمپانیاکانی ژێکەکی هەر بژێرە لەوێن دەرێدانیشەوەکی پاشایان و هەموو مانجێ بە مانجێش تێگەیشتی مەعاشی خۆت لە من وەرگرە بەڵام ئەمن ئیشەکەم بە تو هەیە فەرموو ئەمن دەمەوێت محەممەدی کوڕی زۆر ئاگامی کورە هەروەکی کوڕی خۆمی آخر سوزانم ئەمیر چووکە زۆرم خۆش دەوێت مەمنون تێگەیشتی بە کەلکمان کاک سدیق زۆر مەمنون
ماڵ ئاوەبی وڵات و زۆر ماندوبی بەمە هەتا مرنێ مەمنونی تۆ ئەزا سەدیق بەڕاستی ئەمن دەبمە سەدیق ئۆغڵێ دەباشە کار چاوتان